سەرسوڕمان بۆ کاری ئیماندار. بۆچی ئین ئەمڕەه كله خەیر، ئیش و کارەکانی هەمووی هەر خێرە. وەلەیسە ذاکە لأحد إلا للمؤمن. ئەم جۆرە بەخششەی خوا، ئەم جۆرە هەدیەیە، ئەم جۆرە مواسەفاتە بۆ عامەی خەڵک نییە، تەنها بۆ مسلمانان، بۆ ئیمانداران. بۆچی وایە؟ ئین ئەصابەته سەڕاء شەکر فەکانە خەیڕەن لەه. ئەگەر تووشی خۆشی و هەبوونی و تووشی دەرگاکرانەوە بوو، خوای تەعالا ڕەحمی پێکرد، تووشی ماڵپێدان و منداڵ پێدان و سەحەت خۆشی و ئەم بابەتانە بوو، شکرانەی خوا دەکات، لە گوناح سەرفی ناکە، طغیان ناکە، سنووری خوا نابەزێنێ، فەکانە خەیڕەن لەه. ئەو کاتە خێری بۆ هەیە، تووشی خێر بوو. وەئین ئەصابەته ضەڕاء، ئەگەر تووشی نەخۆشی بوو، تووشی تەنگ و چەلەمەی دنیا بوو، تووشی ئازار بوو، تووشی هەر گیر و گرفتێک بوو کە دڵی پێی خۆش نەبوو، سەبر ئارام دەگری، کوفر ناکە، کوفرانەی نیعمەتی خوا ناکە، خۆی لەبیر ناکە کە ئەوە بەنی ئادەمە و بەنی ئادەمیش لە توڕابە، كلكم من ئادەم و ئادەم من توراب فەکانە خەیڕەن لەه. دیسان ئەوە خێری بۆی هەیە. بۆچی؟ چونکە ئیماندار دەیدەنی وایە. ئیماندار ئەوەی لە دنیا تووشی بێ ئللا خوای گەورە و مێهرەبان دەیکاتە سەبەبی کەفارەتی گوناحەکانی.